زا بخير بن چۆنن؟ یاخوا بەخێر بن دڵتان خۆشە ئەمڕۆ؟ دەمەوێت پێش ئەوەی دەست بە پرسیارەکان بکەین بزانین ئایا ئەمڕۆ چۆن بوو ئەو هەفتەیە چۆن تێپەڕی چۆنن ئەحواڵتان چۆنە کاکە ئۆزان چۆنی؟ باشم. ئەو هەفتەیە چۆن بوو خۆش بوو لە قوتابخانە؟ زۆر خۆش بوو. هیچ وانەیەک فێر بووی؟ فێر بووم زۆر. بێگومان ئەو وانانەی فێری بوو زۆر سوودی بۆت هەبوو وانە؟ زۆر باشە خۆشحاڵ بووی بەخێر بێ. کاکە محەممەد بەخێر بێ چۆنی؟ لە باش. ئەحواڵت باشە؟ بەخێر بێ. دەمەوێت پرسیاری ئەوت لێ بکەم حەز لە ڕۆژی جەژنە؟ بڵێ. زۆر باشە. ئەی خۆت ئامادە کردووە؟ بڵێ. زۆر باشە. ئۆزان حەز لە ڕۆژی جەژنە؟ بەڵێ. زۆر باشە. ئینجا با قسەکانمان بەس بەڵێ و نەخێر نەبێ. ئێستا میلا قسەی زیاترمان بۆ دەکا. میلا خان چۆنی؟ باش. حەز لە ڕۆژی جەژنە؟ زۆر. بەڵێکی کردە زۆر دەستکاری کرد. میلا خان هیچ جەژنێکی ساڵی پارت بەبیرە یان ساڵانی پێشتر؟ کەم باشە هەر باشە لەبیر بێ باشە. سرەوشەخان تۆ چۆنی؟ باش. جەژنەکانی پێشترت لەبیرە؟ حەز دەکەی ماکیکەت با لەلا بێ؟ باشە. هیچ جەژنێکت بەبیرە ئی ساڵی پار پێرار؟ بەڵێ. پێت خۆش بۆ ئەو جەژنانە؟ بەڵێ زۆر. باشە خۆشحاڵ بووین. کاکە محەممەدەی تۆ چۆنی؟ باشم. باشە ماکەکە ئەگەر تۆزێک لە خوارەوە بگری ئێرە زۆر باشە. ڕۆژانی جەژن چۆنە حەز لە ڕۆژانی جەژنە؟ بەڵێ. جیاوازەکەی چییە نوقڵ و شت دابش دەکرێت پارەت پێدەدەن پیرۆزبایی لێ دەکەن وانە؟ بەڵێ. زۆر باشە دەست خۆش بێت مایکەکەم پێ بدێوە زیر نەبێ اینجا هەمووی بەڵێ نەخێر بوو. چاڵنجێک دەکەین بزانین کامەتان بەڵێ بەکار نایێن دەبێ قسەم بۆ بکەن باشە؟ کامەتان دەیبنەوە. ئەو مێلا دەڵێ ئەمن ئەی ئێوە ئەوە ئۆزانیش دەڵێ من ئێمە تەوامادم دەبێت قسەمان بۆ بکەن. ڕۆژانی جەژن بێگومان ئێستا ئێمە لە نێو جەژندان. ڕۆژانی جەژن ڕۆژانێکی زۆر خۆشە جیاوازی هەیە لە ڕۆژانی تر خەڵک خۆیان دەڕازێنەوە جلوبەرجی خاوێن لەبەر دەکەن دڵیان خۆشە سەردانی یەکتر دەکەن بێگومان هەم گەورەکان هەم بچووکەکانیش هەم منداڵەکان هەم دایک و باوکەکانیش زۆر حەزیان بە ڕۆژانی جەژنە. دەمەوێت پرسیاری ئەوەتان لێ بکەم ئایا لە ڕۆژانی جەژن دڵتان بۆ خۆشە کە بۆ نمونە پیرۆزباییتان لێ دەکرێت یان پارەتان پێ دەدرێت چی پێ دەڵێن ئەو پارەیە کە وەری دەگرن؟ جەژنانە. ئێوەش جەژنانی پێ دەڵێن وانە؟ باشە. ئەوزان هیچ پیرۆزباییەکی ماڵۆت بەبیرە کە ساڵانی پێشتر پیرۆزباییان لێ دەکردی لە ڕۆژانی جەژن؟ لە بیرما بەڵێ بەکار نایێنێ زۆر باشە. ئەوزان باوکت چی پێ دەگوتی کە ڕۆژانی جەژن بوو بانگی دەکردی؟ ئەها بانگت دەکات دەڵێ وەرە ئەمڕۆ جەژنە ماچت دەکات و دەڵێ جەژنت؟ جەژنت پێوەست بێ. ئەمیش دەم گۆی جەژن پێوەست بێ. ئاها دەڵێ جەژن پیرۆز بێش دەڵێ جەژن لە تۆش پیرۆز بێ. باشە با لێرە بوەستی. پێش هەموو شتێک کاتێک لە ڕۆژانی جەژن پیرۆزباییمان لێ دەکرێت دەڵێن چی؟ دەڵێن بۆن و ناگەر لە میوانەکە بین دەڵێت بەخێر بێن جەژنتان پیرۆز بێ. ئەی ئێمە چی دەڵێن؟ بزانم ئێوە چی دەڵێن؟ جەژنێ لە تۆش پیرۆز بێ. جەژن لە تۆش پیرۆز بێ. ئەی سرەوشە هەمان شت؟ بەڵێ. هەر هەمووتت بەڵێ چاڵنجەکەی نەبردەوە. جەژن لە تۆش پیرۆز بێ یان جەژنی ئێوەش پیرۆز بێن. یان زۆر جار دەڵێن موبارەک بێ هەر لە ئێوەش موبارەک بێ. ئاساییە ئەو شتانش گرنگەوەی کە وەڵامی جەژنە پیرۆزەکە بدەیەوە. محەممەد دەمەوێت لە تۆ بپرسم. جەژن بەبیرە ئایا پیرۆزباییان لێ دەکردی چی دەگوت چی دەگوتەوە؟ لە بیرما. چیان پێ دەگوتی لە ماڵەوە؟ دەیانگوت جەژن پیرۆز بێ. ئەی کە میوانەکان دەهاتن؟ لاوانیش هەماش. بۆ نمونە ڕۆژانی تر کە میوان دەهات ئاسایی سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام دادەنیشتن بەڵام ئەم ڕۆژانی جەژن ها جیاوازێکی هەیە دێنە ژوورەوە و تۆزێک خۆیان چوکلێت و نوقڵ و بیری لای خواردنەکەیە. چوکلێت و نوقڵ و ئاها شیرینی دابشکردن و زەردەخەنە لە بەرچاوانیان واتە ڕۆژەکە جیاوازترە لە ڕۆژانی تر بۆ نمونە ها میوان کاتێک هەینی ڕۆژانی هەینی دێتە ماڵمان بەڵام لە جەژن جیاوازەکەی ئەوەیە تۆزەکە ها گەرم و گوڕترن خۆشەویستتر دێنە بەرچاوان وانە دەزانی بۆچی خۆشەویستترن لەبەرەوەی چی شتێکمان پێ دەدەن جەژنانە. میلا خان لە ماڵەوە چیان پێ دەگوتی ڕۆژانی جەژن؟ جەژن پیرۆز بێ. ئەی جەژنانە شتت وەردەگرت؟ بەڵێ. ئەی زۆر بوو پێمان مەڵێت چەند بوو بەس زۆر بوو کەم بوو؟ زۆر بوو هێشتا وەڵامی نەدابوویەوە. زۆر بوو؟ ئەگەر 250یەکیش وەربگرین مادەمە ڕۆژانی جەژنە دڵمان هەر دەرم دەست خۆش. هەر دڵی دەست خۆش بێ هەر